کۆمەڵە ژنین کاری خۆمان دەکەین کاری دەستی هەمووی نەمایش دەکەین لە پارک و لە مۆڵەکان و لە زۆر شوێن الحەمدوللا نەمایشی دەکەین ئەو هاو بە شێشمان کردەمانەوێت بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشیانی تەلاسیمیا تێکەڵی کۆمەڵ ببن. ئەم پێشانگایە هەفتانە دەکرێتەوە بە پێشانگایەکە ناوی گروپی بازاری گوڵ و لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکان حەزم نەکرد وەکو ئافرەتێک لە ماڵ و دانیشم پاش ئەوەی زانکۆم تەواو کرد حەزم کرد لەسەر پێخۆم بەستم و ئیش بکەم. ئێمە هەموو ساڵێ لە سەرەتای پاییزە دەسەکەین بە هەڵپاچین یان چەترکردنی ئەم درەختانە لەبەر ئەوەی بۆ لە ترسی شکانەوەیان لە ڕەشەبا یان ئەستووربوونی ساقەکانیان هەموو ساڵێ ئەم ویشەیەکەین لە سەرەتای پاییز و دەسەکەین بە نوێبوونەوە هەموو ساڵ. هەڵەسین بە هەڵپاچینی دارەکان ئەبێ شارەزایەکە هەبێ ئینجا ئەتوانێەوە بکەی بۆ ئێمە هەموو کەس ناتوانێت میشە بکات. بە تەئکید کاریگەری زۆریە لەسەر گەشەکردنی درەختەکە جوانبوونی درەختەکە و دیزاینێکی جوانە بە شەقامەکان. ئەوە هەنجون پەیوەندی بە شوێنە مختەلیفەکانەوە هەیە. ئەمن دەگە برادێکی یاوکارم ئەو لە شنۆزەنگێ شوێنەکە پێی دەڵێن زاوەچێ. ئەمنیش بەسێکم لە بادینایە پیرانان هەلعان مشتەرەکەن ئەمە ئەو وانەکە کۆزان کردوێتەوە. پیرانشار بەهۆی ئەوەی کە کوێستانێکی زۆر وەسیعی هەیە زۆر سەرسەبز و پڕ لە پوششی گیاهی زۆر غەنی هەیە زۆر باشی هەیە وەکو گوێنی وەکو ئاویشن کە بە کوردی دەبێتە جاترا زۆر جای غەنی هەنەکە بۆ مێژداری بەڕاستی زۆر مناسبە. مێژدارێکی زۆریش دەستیان پێکردە یعنی دە چەند ساڵی داهاتوودا زیاتریش دەبێت لە چەند ساڵی پێشتردا بەڕاستی مێژدار زۆر ڕوویان تێکردەوە هەروە دێ و پەرە دەگرێەوە وەزعیەتە.